پەرلەمانتارێکی تورکمان لە ئەنجومەنی نێنەرانی عێراق جەخل لە سەراسایکردنەوەی دۆخی کەرکووک دەکاتەوە و ڕاشی دەگەیەنەیە مادەی 140 نەخشە ڕێگەیە بۆ چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک. ينبغي أن يكون هناك پێویستە دیالۆگ هەبێت لە نێوان پێکهاتەکانی کەرکووک. من بەو پەڕی شەفافیەتەوە دەڵێم ئەو دیالۆگە بوونی نییە لە نێوان لیانە سیاسەکانی کەرکووکدا کە پێویست بوو لایەنی کەم لە نێوان تورکمان و کووردا دیالۆگێکی بنیاتنەر هەبوایە. وەک تورکمان پێمان وایە کاتی ئەوە هاتووە هەموو پێکهاتەکانی کەرکووک سوودمەند بێت لە ژێرخانی ئابووری شارەکەیان لە بواری نەوت و گازدا ئەم بەرهەمە سوود و قازانجەکەی بۆ تەنها لایەنێک نەبێت. مادەی 140 باشترین نەخشە ڕێگایە بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکانی کەرکووک. نعم، مادة 140 أوضحت خارطة الطريق لحل هذه المشكلة. ئەندامێکی سەرکردایەتی کێتی شاشکرای دەکات پێشمەرگە بە خوێن ناوچە جێناکۆکەکانی پاراستووە و دەشت لە پێویستە هەنگاوەکانی مادەی 140 کارا بکرێن. بێگومان بۆ مەسلەی یەکلایکردنەوەی ئەو شوێنەی کە پێی دەگوترێت جێگای ناکۆک پێشتر ئێمە مادێکی دەستوریمان هەیە ناوی مادەی 140 ئەوەی بکرێت ئێمە تەرکیزکەینە سەر جێبەجێکردنی ئەو مادەیە چونکە لە ڕووی ئەمەلیە و هێزی پێشمەرگەی کوردستان جێبەجێ کردووە ئەو شوێنانەی گەڕاوەتەوە سەر بندەسەڵاتی کورد بەڵام لە ڕووی یاساییەوە نەگەڕاوەتەوە بندەستی هەرێمی کوردستان بۆیە پێویستە هەرێمی کوردستان پەلە بکا لە چارەسەرێکی سیاسی گشتگیر لەگەڵ عێراقا و ناوماڵی خۆی ڕێکخاتەوە لەگەڵ عێراقا قسە لەسەر ئەمانە بکرێت پێش تەواوبوونی شەڕی داعش. وەک چاودێرانی سیاسی شەماژی بۆ دەکەن کاراکردنی هەنگاوەکانی مادەی 140 پێویستی بە ئەنجامدانی دیالۆگێکی بنیاتنەرە کە هەموو پێکهاتەکان تێیدا بەشدار بن بۆ دیاریکردنی چارەنووسی کەرکووک لە ئایندەیەکی نزیکدا. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.